لە ئامادەی هێوری ناحکومیەوە دوو ئۆفەری زۆر تایبەت و ناوازە بۆ ئێوەی ئازیز و خۆشەویست قوتابیانی ئازیز. ئۆفەرێکی زۆر تایبەت لە بۆ پۆلی دەی زانستی و وێژەیی تایبەت بە کچان بۆ ئەم ساڵی خوێندن. هەر قوتابێکی بەڕێز لە ئێستاوە تاوەکو 25 مانگی حەوت ناوی لە ئامادەی هێوری ناحکومی تۆمار بکات، کرێی خوێندنی ئەم ساڵ تەنها 500,000 لێوەردەگیرێت. و هەر قوتابێکی بەڕێز لە 25 مانگی حەوتەوە تاوەکو 25 مانگی هەشت ناوی خۆی لە ئامادەیەکەمان تۆمار بکات، کرێی خوێندنی ئەم ساڵ تەنها دەبێتە 750,000 دینار. واتە بۆ تەواوی خوێندنی ئەو ساڵ دەبێتە 750,000 دینار. ئۆفەری دووەم بۆ پۆلی 11 زانستی و وێژەیی. هەر قوتابێکی بەڕێز لە ئێستاوە تاوەکو 15 ئەو مانگە 15 مانگی حەوت ناوی لە ئامادەی هێوری ناحکومی تۆمار بکات، تەنها 700,000 دیناری لێوەردەگیرێت بۆ ساڵێکی کامل. هەر بۆ ئاگاداریتان ئەزیزانم، کرێی خوێندن لە ئامادەی هێوری ناحکومی 1,800,000 دینارە بۆ ساڵێکی تەواوی خوێندن. بەڵام ئێمە ئەو داشکانە گەورەمان ڕاگەیاندووە و ئۆفەرە تایبەتە بۆ ئێوەی ئازیز و خۆشەویست قوتابیانی بەڕێز، دایک و باوکانی ئازیز. هەر بۆ زانیاریتان، هەر قوتابێکی بەڕێز ئەم ساڵ بە هەر ئۆفەرێک لە ئامادەیەکەمان وەربگیرێت، ساڵانی داهاتووش بە هەمان نرخی خوێندن لە ئامادەیەکەی ئێمە دەخوێنێت.